دووبارە سڵاو وەک ئاماژەمان پێیا هەفتەی ڕابردوو یەک کاتژمێر لەسەر جنێو قسەمان کرد بە میوانداری هەر سامان سیوەیلی دەروون ناس کامەران سوبحان نووسەر و بە ئامادەبوونی ئەم خوێندکارە بەڕێزانە کە هەمومان پڕین لە قسە لەسەر جنێو نەگەیشتینە ئەوەی کە نەخۆمان تێرکەین نەبینەر تێرکەین من ئاوە بۆ هێنم بۆچی بە ئەو بۆ پرسیارە دەست پێکەمە لەو بەرنامەی پێشوولای تۆ کۆتای هەر بەس بۆ پرسیارە دەست پێکەم بۆچی بە یەک کاتژمێر نەمانتوانی حەقێکی تاو بەم دیاردەیە بێت لەبەرەوەی مەسەلەی جنێ و دیاردەیە کە ڕەهەندە ڕەهەندی جۆرا و جۆری هەیە و کووتمان ڕەگ و ڕشێکی مێژووی قۆڵی هەیە باشە تۆ قسە بۆ کاکامەرام کە من باچم باشە بەس من ئەوەی لە بەرنامەی پێشوە کاکامەران یەکێ لە ئەو قوتابیەکچە سەرنجی ڕاکێشان بۆ شتێکە لە ناو خێزانی کوردیا باوی هەیە لە ناو هەندێک هەڵبەتە ناتوانین گشتانی پێ بکەین بەسەر هەموویە لە منداڵیەوە زۆر جار منداڵ هان ئەدەن بۆ فێربوونی جنێو بەحساب لە دەمی خۆشە تەژیعیەکەن هانیەدەن هەر لە منداڵیەوە یعنی گۆشتێکن بە جنێودان ئەمە لە بەرەوەی دوای لە دەمی خۆشە زاراوەکان دەستەواژەکان جنێوەکان مەسەلەن دەستخۆش بوورە ئەمە هاندانێکی خراپە ئەمە پەروەردەکردنیشی خراپە ئەمە پرۆسەیەکی گۆشتکردنی کۆمەڵاتی نادروستەکە خێزانێکە ئۆتۆماتیکیەوە منداڵە لە لای ئاسایی دەبێت لە لای ئاساییە بێت کە گەورەشە بێت زۆرجار هەر بەردەوامە بێت لە درێژەدان بە کولتوری ژنێوان پابند کە لە ناو خێزانە فێربوو دەیباتە گەڕک کۆڵان دەیباتە قوتابخانە وردە وردە ئەبێتە شتیشی ئاسایی لە لای بەڕاستی بۆیە کاتێک کە گەورە ئەبێ داهێنانەکە لە جنێوانە یعنی ئەگەڕێ بۆ دەستەواژەی سیر و سەمەرە بەحساب ئیبداع بکە لە جنێوانە لەبەرەوەی لە مناڵیەوە ممارەسی جنێودانی کردووە لەبەرەوە ئەو تێبینێ زۆر بەجێ بوو ئەوەی ئەو خاتونە لە بەرنامەی پێشوە باسی لەوە کرد کە خێزان زۆرجار خۆی دروستکەری جنێوە بۆ منداڵیا خۆی خۆقێنەرێتی کەواتە جوێن ینی ڕێژێکی کولتوری خێزانیشی کەواتانی باە زۆ زۆ گلێژ نەکەین بڵین سوۆشیال میدیا دیاردەیەنەوە ینی بە قسەی بەپی لە زانستی لە بەرنامەی ڕابردوو شاباسیەوەمان کردیانی لە زانستی بازرگانیە ئەوە هەیە چ شتێک تەڵەبی زۆر لەسرە و چ شتێک ڕیاری زۆرە ینی بەرهەمێن ینی دیارە بەداخەوە ینی کۆمەڵگەی ئێمە کڕیاری جنێوە بۆیە ڕۆژ یەک ڕەهەندی سیاسیەکەیمانە بیر نەچێت لە بەرنامەی پێشوە هیچ شتێکمان نەخستە سەر بەواقع لەم دواییانەیە لانی کەم لە 5 ساڵی ڕابردووە تاکو ئێساش کە بەردەوامە ئەتوانین بڵین هەندێک موسساتی سیاسی لە وڵات هەیە وەکو کارگەیەک جنێو بەرهەمەێنن مەسەلەن بەشێک لەوانەی کە جەنابەت ئاماژەت پێدان ئەمانەی کە ناوبانگ پەیداکەن بە جنێوان ئەمانە هەمووی ئاڕاستەکراون ئەمانە هەمووی پارە وەرەگرن ئەوەی میناخان جوانی وت ینی نانیان لەسەر ئەوەیە ئەمە کێ ئەم نانایانە ئاەتی کێ ئەم پاڵپشتیان بۆ دەستە بەرەکە کێ وا دەکا کە ئەمانە بەس شۆڕۆژ خەریک بنە سەر شاشەخوایان عەرزکردن و جنێو بەم و بۆ بن ئەمانە هێزی سیاسیان نەپشتە بۆیە ئەم دامەزراوە سیاسیانەش بەڕاستی ئەو زاهریان زۆر فراوانتر و گەورەتر کردووە لە کوردستان ئەگەر هەر لە چوارچەوەی ڕەهەندە کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتی خێزانی و تاکیەکان نابێت بڕوام نەبوو ئەوەندە مەترسیدا ئەو فرۆشیاری نابوو بەڵام ئێستا تەسویقی بۆ کرد ڕاستە من ینی بەداخۆی مەباسی هەج بابەتێ بکەین ئەبێ شانێک لە سیاست بین من لێرەوە بەڕاستی ینی لە ساڵانی ڕابردووە یەکێک لەو باوانەی کە ئەحزابی سیاسی کوردی ئیشی لەسەرە کرد ئەوە بوو سیر دەگەر هەر مەسئولێک 15 پیجی خۆی هەبوو مەسئولێکی تر ئەگەر قسەیەکی بنەوە بکردای ئەم 15 پیجی بەرای ئەو مەسئولەی تر ینی بەداخۆ ئێمە هەمومان ئەمانوێ کۆمەڵگەی کوردی بەرە ئەو کەنارە ئارامە بەرین کە ئیتر هەمومان بە ئارامی تایە بژین ئەوە هەچ کەسێک ینی هەر بەرپرسێک هەر سیاسیەک ینی دەستی هەبووە لەمە بەڕاستی حەقە هەمومان ینی ئیتر وەختی ئەوە نییە کە سازش لەسەرەوە بکەین درەنگە بەڕاستی درەنگە دنیا لە کوێ ئێستا ئێمە لە کوێین بەڕاستی ینی هەتا ئەم دقەیە بەم هۆکارانە ئەگەر تۆ سیرکەی دەفلمی باش لە کوردستانە نییە ئەگەر سیرکەیت بە ساڵی جارێک ئەو فەندەی بۆ جنێو فرۆشێ لە کوردستانە سەرفەکرێ من قسەت کرد بۆ یە قساکە بیانی من لە یەکێک لە بەرنامەکانمان لە سیزنیەکەمە لەسەر کۆمپانیایە قسەم کرد لە بەرنامەیەکی تری شامەم باس کرد کۆمپانیاکە پارەوماریان مبادرە کرد بۆ ئێمە کە بەرنامەکە نەکەین بەڵام بەرنامەکەمان نەرکرد زەرێکی گەورەمانە لە کۆمپانیاکە زەرێکی حەق کە قۆڵی خەڵکی بڕی بوو ئەم کۆمپانیایکی بۆ نەمایەوە 3000 دلاری ناردە بوو بۆ یەکێک لەو جنێو فرۆشانی سۆشیال میدیا بە سەروشکلیم ناهاتە خوارەوە و بە حەو پشتیم ناهاتە خوارەوە ئەبێ ئەمانە بەڕاستی ئیدانە بکەین
یعنی ئەو فەندەی کە سەر فەکرێ بۆ جنێ و فرۆشێک با فەند بکرێ بۆ هونەرمەندێک کۆنسرتێ بکە ئەو فەندەی سەر فەکرێ بۆ جنێ و فرۆشێ با سەرف کرێ بۆ کۆڕێکی جەنابەت سەعاتێک دانیشی باسی شعرەکانی نالیمان بۆ بکەین بۆ چاپکردنی کتێبێک بۆ چاپکردنی کتێبێک با بۆ جەنابەت سەرف کرێکە کە بچیت ئەوە فەڕێک لی بە ئەوروپا ئەزانی گەنجەکانی ئەوروپا بەشێکی زۆری گەنجەکانی ئەوروپا چەند مەحرومن لەوەی کە مامۆسایەکی دەرونی کوردیان هەبێت قسەیان لەسەر کلتور بۆ بکە ئێستا ینی دەیان ینی ئەم کۆمەڵگەی لەژێر هەرسی دەیان دیاردەی ئەوە ینی بەشێکی زۆری خێزانە کوردەکان مناڵەکانیان کوردی نازانن ینی بەڕاستی ینی بیر لەمە ناکرێتەوە فەند پارە بۆ مەسرف ناکرێت بەڵام پارە بۆ سەرفەکرێکە کە جنێ و فرۆشێکی ناشرین بربێتە جانی خەڵک وڵا بەمش خۆ نەمەویست بەڕاستی لە بوعدی سیاسی و بەڵام ناچار بووی لەم وڵاتەیە هەر شتێک بڵێ یەتۆن ئەو سیاسە بەداخەوە لە هەفتەی پێشوو باسی ئەومان کرد کە دیموکراتیترین وڵاتی دنیا لەگەڵ دیکتاتۆرترین وڵاتی دنیا پێشکەوتوترین وڵاتی دنیا لەگەڵ دواکەوتوترین وڵاتی دنیا حکوومەتەکانیان وەکو لەناو کاوانەیەکە حکوومەتەکانیان جوێنی پێ دێت نمونی ئەڵمانیا و بەریتانیامانیان نایەوە کام وڵاتش دواکەوتووە باسی وڵاتی خۆمان ناکەم کام وڵاتش دیکتاتۆرە خەڵکەکە هەر جوێنەیە ئەبێ ئەومان لەبیر بێت کە خەڵک جوێنەیە جوێن بە پۆستەیە پۆست بە شخصێک بەسەن فڵان کەس فلان بەڕێز وەزیری فلان وەزارەت ئەو پۆستەی نەبێت کەس جوێنی پێ نایەت ئەمە شەریعەتدان نییە بە جوێندان من بە هیچ شێوەیەک یعنی لەگەڵ بە هیچ شێوەیەگەڵ نەک جوێن لەگەڵ زمانی زبریشانی بەڵام خەڵکێکە قسە ئەڵێت بە وەزیرێ بە بەرپرسێ بە سەرکردایەتی نازم بەچی ئەوە خەڵکە تووڕەیە کاک دکتۆر جوان شی کردەوە لە هەفتەی پێشەوە کە علاقی بە لایەنی سایکۆلۆژی کۆمەڵاتیە وە سەرەتاییترین شت علاقی بە ناداتپەروەریەوەیە لە هەر شوێنەکە ناداتپەروەری هەبوو جوێن ئەدرێت قسە ئەدرێت و ئەبێ حەقیقەتێکی ژێ بیڵێنی ئەمە بەڕاستی بەڕێزان هیچ حکوومەتێک نییە لە دنیا و هیچ کەسێکی ژنیە لە دنیا بتوانە دڵی هەموو کەس ڕازیکە بۆ یەکە دڵیش ڕازی نەبوو ڕەنگە من بە دەقێک بتوانم ینی بە نووسینێکی ڕەخنەی بتوانم جەنابی دکتۆر ڕەنگە بە تێزێکی سایکۆلۆژی و کۆمەڵایەتی ڕەنگە جەناب بە تێزێکی قانونی یەکێکی تر بە جوێنەی بەڵام من شەرعێت نایەن بەم جوێنە بەڵام ئەبێ بە دوای هۆکارەکانە بگەڕی کە لە ناداتپەریەوە بەداخەوە سیاست لەم وڵاتە و لە زۆرە وڵاتانە ئەم ناداتپەروەری دروست جان دەیڵە فەرموو ئەو ئێستا بۆ تێنی جانشی تەوارەکە لێ دەکەم کاک دەروون بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم بەڕاستی بەداخەوە ئەگەر بمانەوێت ئەو دیاردەیە کاڵ بکەینەوە یان ڕێگری لێ بکەین دەبیە کەمین جار لە چینی مامۆستاکان ئەوانەی کە لە سەرەتایی لە گەرمنداڵەکانمان دەبن ڕێگری لەوان بکەین یعنی بەداخەوە کە ئەو قسەیە دەکەم ئێستا حاڵی حاضر زۆربەی ئەو قوتابخانانەی خاستن ئەوانەی کە حکومینە تا منداڵەکانمان فێرە ئەلفوبەیەکی دەکەن فێرە هزار جوێنی دەکەن بەداخەوە ینی ئەو دیاردەیە چۆنواڵی تۆ ینی تا ئێستا ئەمن ینی خۆم پێشتر کە لە حکومی بوویمە و منداڵ بوویمە تا فێرە ئەلفوبەیەکیان دەکردین فێرە سەد جوونیان دەکردین بەداخەوە ئەو دیاردە هەتا ئێستاش بەردەوام من ئاگدارم ئاگداری ئەو شتێمە زۆر بەداخەوەکانی مناڵی و لە مێشکا ماوە بەڵێ طبعاً ئێستاش هەرماوە هەمووشم بەبیرە ینی بزەبت کە چ جوێنیان پێداوم ینی لەسەر عجولێکی زۆر بەسیت هەزاری هانە دەکراینەمە ینی بەداخەوە و هێتا ئێستاش هەر بەردەوامە وزایدەن ئەگەر ئەمە بمانەوە خۆمان کۆنتترۆل بکەین لە بۆی کە جوێن نەدەین دەبی هەڵ نەچین هەڵچوون قۆناغێک پێش جوێندانە یان ئێدیکە هەڵچووی لە پاشەی جوێندانەکە دەست پێ دەکا جەنابیشت خوێنکاری یاسای بڵێ وزایدەنیش ئەمە بەپێی یاسا هەر کەسە کە جوێن دەدا تەشیر دەکا ناوزڕاندن دەکا سزای هەیە هەتا ئێستا بەداخەوە لە کۆمەڵگەی کوردی هۆشیاری یاسایی زۆر خراپە یعنی چکە ئەگەر ئێستا هەر کەسێک جوێنی بەرامبەردرا یان تەشیری پێکرا ناوی زرێنرا پێی دەکرێت شکایەت بکە نازام هەتا ئێستا من هیچ کەیسێکی ئەوهام بە پێشچاو نەکەتیە کە دەنگدانەوەی هەبوو بی و خەڵکەکە ینی ترسێکی لە بۆ چاپبی کەنی کەس نەتوانانی سەر بەخۆی ینی بەبێ هیچ هۆکارێک لە بۆ منە مەقسەدم ئەو خانوەڵامنیژ ئەو پرسیارم لا دروست بووە گەر قسەکانە تاو بووە بالێت پرسم بزانم بۆ پەناو بۆ یاسانە برد ینی پێ دوا بوو یاسا ینی بۆ پەنات بۆ یاسانە برد خۆ من ئەگەر لەبری ئەو وەڵام بەم ێسا پێتەڵم ینی قەزیەکی ئاوا دکتۆر خۆپەنا بۆ یاساش بەرێ خۆ یاسا ناتوانێت دڵی
مێردەکەی چاکاتەوە وەنیە ببوورە لە بریتۆ وەڵامە مایەوە بەس ئەگەر من بم وابیرەکەمەوە جان ئەگەر پەنا بۆ یاساژ ببان ینی چۆن بڵێ لەنا بە کۆمنت ئەوەیان دەکرد ینی بە ئەکاونتی فێک چۆن بیناسیینەوە چۆن بزانین مەسان ڕستنی من لە پێیجەکەم دەردەهێنن چونکە کەسێکی ناسراوە بووم لە پێیجەکەم دەردەێنن گوێنی لەسەر دەنووسن و بڵاوی دەکەنەوە چۆن بزانم کێیە ڕاست ئەگەر بزانی دوجار یاسا ینی یاسا خۆ دڵی مێردەکەی بۆ دڵی خۆشەویستەکەتی بۆ نائگەڕانیتەوە بەداخەوە جان خانمی ئەو سوچەمان بابزانین طبعا بۆنی ئەو چایەت یاخوا ئافێتان بێت دوو چیان هێنا چیان بۆ من نێنا بۆ ئێوەش نات داوای قاوەمانگە چاهات داوای قاوە شکرد بەڵێ وەڵام من نەمزانم هەر چاکە شەو ناچینەوە بەشی کارگەر یاسەر لە زانکۆی لوبنانی فەڕەنسی زۆر بەخێر هەروەکو بەڕێز ئەمین فەرمووی کە مامنیش بەشێکی دەبینمەوە لە بۆ پەروەردە بۆ نمونە مامۆستا هەیە کێشەی هەیە لەگەڵ هاوپیشەکەی خۆی جونی بە تەڵەبەکانی یعنی بە مام هاوپیشەکەی خۆی دەداتن بەرامبەر قوتابیەکانی کە قوتابیەکانەوەی داهاتونە فێریان دەکە کە جونی بدەن خوێنکاری یاسان ینی ئەو دیاردەیە لەناو کلاسەکانی ئێوە هەیە سەرەتایی زیاتر دەڵێم باش هەروها مەسەرەن دژی لایەن گرە پێ ڕەنگە تۆزێ ینی خاتریان بگرن لە بەرۆی مامۆستاتان نوۆمانە بەڵام حەزەکەم زۆر بەس ئەوە بووتە دیاردە لۆ نمونە مامۆستا هەیە دژی لایەنەکە جونی بەو لایەنی دەداتن بەرامبەر بە قوتابیەکانی فێرە ئەو نەوەکانی داهات و فێرە جون دەکاتن ئەوەش لەگەڵیان گەورە دەبیتن دەبتە دیاردێکی مەزن لە فێری ئەوەیە کاتکاگە لایەنێکی بەدڵ نەبوو تەنها جنێوی پێ بڵێ دەستخۆش ئەو بەڕێزەی تەنیشتی بە بەڕێزان قسە بکەن چکە تۆزێک جان من محەممەد حەسان قوتابی زانکۆی لوبنانی فەڕەنسی بەشی پەروەردەی گشتی بەداخەوە کە ئەو باردۆخەی لە ناو کۆمەڵگەی کوردی دروست بووە بە تایبەتی هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بە سوۆسیال میدیا کە بەڕێزان زۆر ئاماژیان پێکرد بەداخەوە ئێمە کە قسەی دەکەم زۆر بەڕێزمان هەیە کە لە بواری گەشەپێدانی مرۆیی و لە ڕووی دەرووناسیەوە شارەزایەکی زۆری هەیە بەڵام ئەگەر بەراورد بکەین بگەر ئەو ئەستێرانە کە ئێستا لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکان دروست بوونە یاخود لە ناو میدیای کوردیدا دروست بوونە زۆر بەداخەوە بەراوردێکی زۆر هەیە لە بینیان لە ڕووی ئەکتیڤەوە لە ڕووی بەرەو پێشچوونیان بەداخۆ بارودۆخەکی وایان دروست کردووە کە ئێستا دوو هاوڕێ بێک و بن گەر ڕۆژێک گەر سەعاتێک بێک و بن جوێن بێک نەدەن وا دەزانین بەرامبەرەکەی دڵی توندا یاخود لێ عادز بە یان شتێکی هەیە زۆر بەداخەوە دەسەکانی خۆش بێ هەم تۆزە تەنزیش بوو من پشتگیری بۆ قسەکانی جەناب بدەڵێم یانی ئێستا ئەوەندەی کۆمەڵی خەڵکی کاڵ و کرد بوونەتە ئەستێرەی ناو سۆشیال میدیای کوردی پیاەکی وەکو سامان سوێلی ناسرااو نییە لە کاتێکا نەکرد جەنابەت کۆمەڵی هاوپیشەی وەکو جەنابەت هەیە کە بەڕاستی کاریگەری جدیتان هەیە لەسەر کۆمەلگا بەڵام بەداخەوە بۆ ئێوە بەقەر ئەوان ناسرااونی بامنەوە پرسیارە وڵی جایتر ئەمە کۆمەلگا ئەوەی جەنابەت دوتت کابرا ڤیددیۆیەک دانێ لایڤێکە کاتەوە ئەگە خەڵک گوێ لێ نەگرێویش نابێ بەڕقم بەس دیارە ئیتر خواستی کۆمەلگەکە وایە یان ئاستی و شاری کۆمەلگەکە وایە بەس من حەزم کرد لەسەر ئەو برابەڕێزە و ئەو خاتونەش لەسەر کەسایەتی مامۆستا قسەیان کرد باش من بەصیفەتی ئیداری لێرە نیم لەم بەرنامەیە بەڵام پێم خۆشە منی شەر باسم نەکرد بەڵام پێم خۆشە حەقێک بدەین بە مامۆسایانی بەڕێز باش ڕەنگە بێگومان لە ناو 150,000 مامۆستامان هەیە مە تقریبان 140,000 مامۆستامان هەیە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی یاریمی کوردستان زۆر بەیان بەخۆش بەختانەوەڵێم لە ئاستی پەروەردەی باشدان لە ئاستی وشاری باشدان و پیشەیانە مامەڵەی خۆیان دەکەن لە هەم لە ئەدای وانەوتناکانیان هەم لە مامەڵەکردن لەگەڵ ئەو قوتابیانی کە لەژێر دەستیانان یاخود پەروەردەیان دەکەن بەڵام ئیتر ئەگەر لێرە و لەوێ مامۆستایەک دوو مامۆستا من خۆم نمونەی مامۆستایشی خۆم بۆ باسکردن لە هەشتاکانە پێش ساڵ لە قەدیما لە ڕابردووی کۆمەلگەی ئێمەیە ئەوە زیاتر بوو لە ناو قوتابخانەکانە مەسەلەی جنێودان لەلایەنیان هەندێک بەکارێنانی هەندێک دەستەواژە لەلایەن مامۆستانی بەڕێزەوە یادیان بەخێرە و جیلەی کۆن زۆربانی ساڕەنگەرە ژیانان مابن
بەڵام ئێستا خۆشببختانە ئەو دیاردەیە زۆر کاڵە زۆر کەم بۆتەوە جا ئەو نەگوت بێ ناڵین هەر نییە ئەو ئەکەوێتە سەر کەسایەتی خودی کەسێتی یەک مامۆسایە دوو مامۆسایان سیان لێرە و لەوێ بێگومان لەنا هەموو چین و توێژی شارڕەنگ و کەسانێک کە بن لە ئاس پیشەکەی خۆیانانە بن بەڵام بەگشتی خۆشببختانە ئێستا سەردەمەکە زۆر گۆڕا دەستخۆش هەڵبەتە هەمومان بەو سەردەمەی کاکە باسی کرد هەمومان تێپەڕینەوە تا جەنابیشت باسی کرد ئەسڵەن بەشێکی لەوەی کە هەمومان بەزیری کوڕ ئەبراین بۆ مەکتەب هۆکار ئەوە بوو کە مامۆساکان لە بریەوەی مامۆسا بوون بەشێکیان وەکو جەنابەت دوتە وەکو ئینزیباتی عەسکەری وابوون وەڵام من سەرنجێکم هەیە لەسەر وشەی بڵین ئەستێرە یاوەی پاپولێک یا ناسرا و ئەمانە لە ڕاستی من خۆم کەسێکم سوۆشیال میدیا بەکارێنم و ڕەنگەن بڵم لە عەشەرەی مباشەرەم لەوانی کە لە سوۆشیال میدیاوانە من لە دەرەوە لە لەندەن وازە مانگێک بوو فەیسبوکار کەس نەی بوو مۆبایل وەمانەش مۆبایلی زیرەک نەبوو هەم بوو فەیسبوک بەکارێنم تویتر بەکارێنم ئەوانە زۆر جا ناوی کەسانێکە برێن فڵان کەس بۆ بە ئەستێرە لە من ناوم نەبیستەوە بەڕاستی کە سەیریش یەکەم یعنی هیچ نییە ینی ڕەنگە ئەمە بۆ کاتی بێت ینی بەڕێزان لە هەفتەی پێشوو شەباسی لە بەرنامەی پێشوو لە هەفتەی پێشوە باسی ئەو ماگە چیە بێ بە کەسایەتی ناودار و ئەمێنێتەوە خۆی مویمەکە ئەمەیە بەڕاستی من زۆر لە یاری دووگۆڵی و تۆپی پیوان نازانم بەس دەزانم لە یاری کاسی عالەما ئەڵەن فڵانتی زۆر بەقەوتە بەس دۆڕا لە گروپی 24 کوێ دەرەوە نازانم بەڵام ئەوەی مهم ئەوەیە کە کاسەکە بە ئەچێتە کۆتایی ئەزانی بۆ من وەکو مرۆڤێت دنیای فاکتی شمەیە کە ئەم قسەم سلمێنم بۆ من کەسی ئەستێرە و بەناوبان گۆرانی شاعیرە هێ من مکریانی نالی مەحویە مستەفا بەجی کوردیە ئەمانە ئەمێنەوە لە بواری پەرۆدا کۆمەڵە مامۆستا هەیە دەرزی بە منوتەوە شانازیەکەم کە من ڕۆژگارێتە لە بێم مامۆستایە بووم ئەمانە ئەستێرە نەک فڵان و فیسار کە لە سۆشیال میدیا ڕاستە ئێساش ڕاستە کە ئەمانە بۆ کاتیە بن بەناوباغ من ئەمە یەک نمونەتان بۆ بجێڕمەوە من لە چەند ساڵێک لەمەوە پێشا لە کۆمەڵە ڕووداوی سیاسی و کۆمەڵاتی خەڵک زۆر شتیان نووسی قسەیەکردوان دۆستێکی نزیکی خۆم لە دەرەوە تەلەفۆنی بۆ کردم وتی وەڵی زۆر گلیم لە تۆ هەیە وتم بۆ وتی کاکە ئەم هەموو ڕووداوە هەیە بۆ شت نانووسی بۆ وتم وەڵی کاکە من بەردەوامم ئەو کتێبم هەیە بەردەوام نووسینمەوە لە دوای ڕووداوەکانی شەڕی ناوخۆشەوە ئەنی بەردەوام سێن و سەربارنامەی دەرکردبێ من چوارمم بۆ ئیدانەکردنی شەڕی ناوخۆ نازان بۆ دوو ئیدارەی بۆچی ینی بەردەوام لەو بەرەیە بووم کە خەڵک و خەڵکی چاوساوە بوو بەس من هەرەوە نەئەتوانم وتی ناکاکە ئەو نووسیم نیە وەکو مامۆستا فڵان و فیسار و ینی زۆر بەزەیم من نامێ باسی ئەو سایت و شوێنانەی نەوەدەکان بکەم ینی نەبێ بە ڕکلام بۆیان وتی وەکو فڵان وتم وەڵی کاکە من هەر شەرمەکەم ناوی من لەگەڵ ئەوانە ئەمە تەکەبور نییە ینی من ئەمێ شتێ بنووسم کتێبێ بنووسم 20 ساڵی تر 30 ساڵی تر لە کتێبخانە خەڵک بگەڕێتەوە شێرکۆبێکەس 100 ساڵی تریش نامرێ شێرکۆبێکەس خەڵک ئەگەڕێتەوە بوو بەڵام سەدان کەس هەبوو لە سەردەمی شێرکۆبێکەستا تەشیریان پێ کردو ئێوەش ئیناسن هەمومان ئێناسین جوێنیان پیاوە قسەیان کردووە ناوی نەماوە ئێستا بەڵام شێرکۆبێکەس بە نەمری لە مێژوانمێنێتەوە بۆیە بڕێزان کۆتا قسەم ئەوەیە بۆ ئێوە کە گەنجن خوێنکاری قانونن خوێنکاری قوتابی زانکۆن ئێوە ئەوانە بە ڕەمز بزانن ئەوانە بە ئەستێرە بزانن کە خزمەتی مرۆڤایەتیەکەن ئەوانە ئەستێرن بەڕاستی نەگەوانی کە جوێنێگەیان قسەیەگەکەن بۆ کاتی بەناوبانگە بن ئەمە ئیشکالێکی زۆر گەورەیە بەڕاستی ڕاستە ئەتوانم بڵێم ئێستا خزمەتێ ئەتوانم بڵێم ئەم ئەستێرانە چۆن هەر ئەستێری دنیایەکی ئەلکترۆنین هەر ئەستێرێکی ئەلکترۆنیشن و ئاوا بن بەڕاستی هیچ کارێگەریەک کاتێک ئەبن بەڵام مشکلەکە لەوایە کە ئەو کاتی کە کاتمانە بن کاریگەری خراپ نەبێت ینی ئێستا کێشێک بەڕاستی دۆخێگاتۆتە پێشەوە ینی تۆ ئێستا جاری وا هەیە لە سۆشیال میدیاوە شعرێکی مەحوی دانیت دەردی جەناب دەڵێ گۆرانیەکی سنجینی کوردی دانیت تەسەور کە کابرا زۆر مەشهورە مەشهوری جیلی ئێمەمانانیشە دەخانمی گەنج بۆ تەنووسێڵەوە چێە ینی خۆی ئەمەیە مەترسێکە ئەمە مەترسێکەیە کە میدیای کوردی خۆ لە دنیای ئەم دیاردەیە و جەناب دووت دیاردەیەکی جیهانیە بەڵام لە میدیا پێشکەوتەکانی دنیای لە وڵاتە پێشکەوتەکانی دنیای کە خەمخۆری کولتوری وڵاتەکانن پێبەپی ئەم خەڵکانە خەڵکە جدەکانی شەر هەر هەن بەڕاستی ینی تۆ ئێستا ئێمە بەرنمەیەکمان هەیە بە قسەی ئێوەمانان و بە قسەی بینەرەکانم کە بەرنمەیەکین خۆشبەختانە توانیمانە بەشێک بین لە چارەسەر ئەگەر بەشەکە زۆر بچووکیش بێ بەڵام لە بەرامبەر ئەم بەرنمەیە لە بەرامبەر ئەم کەناڵە دەیان کەناڵی تر دەیان بەرنمەی تر هەیە کە ڕیسەکەی تۆکەنەوە بەخوری بەڕاستی خانم جان
من زۆر مەبەستمە ئێوەمانان قسە بکەن لە بەرەوەی کە ئەم گۆڕانکاریە بە هەموومانەکرێت. ڕاستە کاک دەروون بەس وەکو یەک تێبینیان بەرچاوڕوونی لەسەر قسەی ئەو بەڕێزە ئەڵێ ئەوان ئەستێری کاتین ڕاستە ئێمە هەتا ڕادێک کاتین بەڵام کاتێک ئەوان مەسەن ئەستێرە ئاڵتونیەکە وەرەگرن بە پێویستی نابینم کەسێک لە پۆستێکی باڵا سواس و پێزانینێکیان باتە ئەی بۆ نایە بە نووسەرێ ئەی بۆ نایە بە ئەوائلی جامیعەیەکی حکومیان ئەهلی ئەمە لە لایەکتریا کێشەیەکەکەوێتە نێوانیان لە ئەنجامی جوێندان بەیەک شەڕێکەوتۆتە نێوانیان بۆ کەسێک کە پلەیەکی زۆر باڵای هەیە لە ناو حکومت بێ یا لە ناو هەر شوێنێ بێ ئەو ئەچە سڵحەکەیان بۆکە و بە شانازیشەوە بەڵام ئەگەر من وەکو قوتابیە بمێ فڵان کەس ببینم لاانێ بەمان پێم پچێ بتوانم بیبینم خۆش بێ جوان دەسخستە ناو برینەکە با من بەر لە گەرمیوانەکان وەڵامێکیانە بێ من وەڵامێکت بەمەوە کوور قسێکی زۆر جوانیەڵێ کاڵا بە قەرباڵە ئەو خەڵکانی کە ئەکەونە سڵحی ئەو نەوە خەڵکانی کە تۆ باسیەکەیت و ئەو نەوە خەڵکانە ڕێگەخەنەوە کاڵا بە قەرباڵا ڕەفیقی خۆیان و ڕەفیقی مەجلیس و ڕەفیقی دانیشتەکانی خۆیانن ئەوە بادیان کڕین گۆڕانکاری کۆمەڵایەتی ئەو قسانی کە لێومانانەوە فێر بووین بەڕاستی گۆڕانکاری کۆمەڵایەتی کەمینەیەک دروستی کردو جەنابەت لە ناو کلاسەکەی خۆتا بەسە بۆی کە بتوانی ڕێرەوی بیرکردنەوەی کلاسی پۆلەکەی خۆت بەڕێڕەوێکی باشا بەری و ئەگەر احترامە نەگەر بە پێچەوانۆشەوە بەڕێڕێوێکی خراپا بیبیت گۆڕانکاری هەر کەمی نەکردوێتی یعنی ئێمەش ئەمانەیەم کەمینێ لە کۆمەلگا دروستکەین بۆی کە ئەوان دوای ئێمە بکەون ئێمە بمانێ کۆمەلگە پاکینەوە لە هەندێک ئەقل بەخوا پاناکرێتەوە بەچی بە گەنجێکەڵی ئێستا ینی بەچی ئیجبار ناتوانانی ئیجباری بکەیت بەچی ئیجبارەکەی بڵێ کاکە ئەمە شعرێکی مەحویە ئەمە قوڵای ئەم شعرەیە ئەمە ئاوان نووسراوە ئەمە وایە ئەو تێکستێکێوێ کە بە یەک سانیە بیری تێکەڵ نەکاو لی تێبگا و ئەو لای ئەوە وایە ئەمە بەچی چاگە بێ بۆ کە خەڵکە سنجینەکانی وەکو مامۆستا وەکو جەنابت وەکو ئەم بەڕێزانی کە نیەتمان ئەم کۆمەڵگەی بەرەو باشی بەرین حەقیقەتەکان جوانەکان پیشانین بۆی کەیتر ناشرینەکان دوامان کەون ئەوە جوابەکەی ئەگەر وەڵامێکت هەیە من خۆم ئیشکالم لەگەڵ هینی تو هەیە لەگەڵ تێزی تو ئەوە نامەوێت ینی ئاڕاستی بەرنامەکەمان بڕات و دیسانەوە بۆ سیاست و بۆ ئیدارە چکۆ اختصاصی من نییە من اختصاصەکەم لە بەرنامەشە وەکو نووسەرێک سەیری دیاردەی جوێنەکەم و هەموو قسەکانی کاک دەروون و کاک سامانشی منای بەناو ئەدەبیات و هەوڵومە لەو گۆشە نیگایەوە بەس لە ڕاستیە لە واقعە فعلا دەسەڵاتدارانی ئێمە و حکوومەتی ئێمە لە بیدایەتی دروست بوونێت تا ئێستا لە بۆشایەکی گەورەیە و بۆشایەکی گەورەی دروست کردووە لە گەڵ خۆی و ئەهلی قەڵەم و ئەهلی نووسین و ئەهلی دایانان و ئەهلی ئەو شتانەی تر ڕەنگە بەرپرسێک لە وڵاتە ئەوەنەی لە زمانی لەوە بترسێت کە جوێنی پێیا و لە فەیسبوک و لە تویتەر و لە ئینستاگرام جوێنی قسەی بڵێ لە گۆرانیەکی دیاری قەراقی نەترسێت لە گۆرانێکی عەدنان کەریم نەترسێت لە نووسینێکی من بێمنەت بێت دەڵێ کاکەوە 200 کەس ئەوواکە ئەزانی زۆر دیار دەهەیە لەم وڵاتەیە لە بواری کولتوری و فەرهەنگیە کە مای نیگەرانی قوڵن من نامەوێت لەم بەرنامەیە بەڕاستی ینی هەم جەنابت و ئێوە کە لە سەرەتای ژیانان هەم بینەرە بەڕێزەکانیش تووشی ئەو ناومێدیە بکەم بەڕاست لە ساڵی 1960 یعنی 6 ساڵ لەمەوە پێش 6 ساڵ لەمەوە پێش کوردستان یەک زانکۆی تیانە بووە تیراژی کتێبەکانمان 3000 کتێبی کوردی فرۆشراوە ساڵی 2020 گەورەترین نووسەری کورد 1000 کتێبی نافرۆشرێت ئەمە کارەسات نییە کارەسات نییە ساڵی 1970 لە دوای بەیاننامە 11 ئازارەوە کە ڕێکەوتنی نێوان دەسەڵاتدارانی کورد و دەسەڵاتدارانی شۆڕشی کوردی و حکوومەتی عێراق بووە کتێب چاپ بووە 5000 دانەی بە 3 ڕۆژ لێفرۆشراوە کتێبی کوردی کتێبی زۆر باش دوای 40 ساڵ ئیسا ئێمە لە زانکۆکانە دراسی و کتێبەکەن کارەسات نییە هەمان نووسەر لە 2020 کتێبی چاپکراوەوە 100 دانەی نەفرۆشراوە بە داتا پێتان ئەڵم ئەمە کارەسات نییە کارەسات نییە زانکۆکانمان بەشی ئەدەبیات بەشی مێژوو بەشی زانستە مرۆڤایەتەکان نە مامۆستا و نە تەلەبە زۆرینەی هەرە زۆریان ناڵم هەمویان ئاگایان لە کتێب نییە کارەسات نییە بەس خوێنکاری زانکۆ و پەیمانگاکان 10,000 خوێنکارمانەیە تیراژی کتێبەکانمان 500 دانە بێنە فرۆشرێت ئەخرەمە کارەساتە ئەمە مای نیگەرانی قوڵە کۆبەرەمی ئەمە هۆکارەکەیکە و ئەستێرە گەمژانە بە دڵنیایی بە دڵنیایی گەورە ئەزانی من لەم ڕۆژانەیە باسی شاعری گەوری کورد مامۆستا لەتیف هەڵمەتم کرد ئەزانی مامۆستا لەتیف هەڵمەت لە کۆتایی هەفتەکانە دیوانی چاپ کردووە
لە بەغاوە تا خۆی گەشتە سلێمانی و کەرکک دانەیەکی نەماوە 4,000 دانە ئەزانی ئێستا کۆ بەرهەمەکەی چاپ کردووە یەک دانی لێ نەفرۆشراوە ئەزانی ئێستا مامۆستا لەتیف هەڵمەت کە بە بڕوای من ئەو عەبدوڵڵا پەشێ و هەمووی 5 شاعیرمانێکە ئەتوانین نازناوی شاعیری گەوری کوردیان لێ بنین ئەزانی ئێساوا تووشی ناومێدی بۆ کتێبی خۆی چاپ ناکە من نووسیویشمە لە زەری چەند کتێبێکی کەم چاپەکە نایخاتە بازاڕۆ کە خوێنەرێکە چێ بۆ لای بە دیاری ئەهاتێ خوێنکارێکە ئەمە کارەسات نییە یەک بەرپرزنیە لە وڵاتەیە ئاگەی لە لەتیف هەڵمەت و عەبدوڵڵا پەشێ و فڵان بێت حسێن عارف ڕۆژگارێک گەورەترین چیرۆکنووسی کورد بوو پیاوێکە لە ماڵۆن نەخۆشە کەس هەیە ئاگای لێ بێت بەرپرسێکی لە وڵاتە ئاگای لێ بێت دەڕەنگ ئەمانەی کە ئێوە باسییانەکەن و حرمەتم بۆ بەرنامەکە و حرمەتم بۆ تۆزە حەماسیش گرتمی کە جوێن ئێن و قسە ئەڵەن و تەشیر ئەڵەن ڕەنگە بەرپرسەکان و نووسنگەی بەرپرسەکان هەمویان تەلەفۆنیان بۆ بکەن و ئەویان بۆ بکەن کاکە ئەم وڵاتە پێویستی بەوەیە ڕێز لە عەقڵە گەورەکان بگیرێت ڕێز لەوانە بگرێت کە ئەنوێ ئەم نیشتیمانە جوان بێ ئەم نیشتیمانە نەڕوخێت ئەم نیشتیمانە وێران نەبێ کاکە ئێمە کە قسە ئەکەین ڕەخنە ئەگرین نیگەران ئەبین وڵاتی خۆمانمان خۆشەوێ والله خۆش ینی خاکی خۆمم خۆشەوێ کوردستانم خۆشەوێ کەسم شەهید بووە باوکم ئەنفال بۆ دنیاە کەسم چیماباران کراوە حەز ناکەم ئەم وڵاتە وێران بێت بەڵام پێم ناخۆش ئەم وڵاتە وێران بێت هەمومان بە یەکۆ ئەسووتی بەڵام ئەوانش کە جوێنەیان ئەوانش کە قسە ئەەکەن ئەبێ حیواریان لەگەڵا بکرێ ئەبێت زمینی دایلۆکیان بۆ دروست کرێت ناکرێت بیان کەیتە دەروی مجتەمع مامۆستا خۆی ئەزانێت تاوانبار لە وڵاتانە ناکرێتە دەروی مجتەمع ئەم کۆمەلگایە لە لێواری ڕوخان هەیە بەڕاستی یعنی داوا ئەەکەم لەم مینبەری کاک دەروونەوە داوا ئەەکەم لە بەرپرس داوا ئەەکەم لەوانی کە دەسەڵاتیان هەیە لەم وڵاتە داوا ئەەکەم تۆزە ئەگان لە خەمی خەڵک بێ بەڕاستی ینی من خۆم یەکێکم لەو کەسانە یعنی بەردەوام خەمە خۆم ینی وام لات و ئێستا ساڵێکی ژەبێت تااقەت هیچ شتێکم نەماوە هەر لە ماڵم ینی بەڕاستی نابێت تااقەتە نەمێنێ و ئاوە بخۆ داوای لێ بودنیشەکەم تۆزە من لە کۆی ئەم بەشەی کۆتایی قسەکانی کاکامەرانە بەفعلی کەلێنیشی گەورە هەیە لە بینی تاشی کورد و کتێبە لە بینی خێزانی کورد و کتێبە یعنی بەداخەوەی سا بڕۆ ماڵەکان ئەنواع وەشکاڵ ئامێری کارەبایی و تەلەڤیزۆن و دار و تەختە و ئەنواع وەشکاڵ دیکۆری تایە بەڵام سێرەکەی کتێبخانەی تیانە خوێنەر نەماوە فعلەن یعنی بەتابەتی مەسەلەن ئەمنەوەی ئێستامان من دڵنیام بەشێکی زۆری ناخوێنێتەوە نامۆیە بخوێننەوە واگەر بشخوێنێتەوەش چی پەرەگرافی کورد هەواڵێکی کورد سریع لە مۆبایلەکە ئەویش ینی ئەساسەن وەرەق کاغەزەکەی خەڵک تەعاملی لەگەڵان ناکە ئەو کتێبە کە ئەوە یعنی نازان من خۆم بەش بە حاڵی خۆمێم و جێی ئێمە بەڕاستی کتێبمان دەست ناکە و زمانی جاران وەڵڵاهی هەشتاکانە تا سەرچاوێکی باشمان دەزەکە و خوێنمانە بوو بە ئاو دەسا و دەستیەکرە ماڵە و ماڵێکرە هەمووی خوێنەوە بەسەرە ئێستا کتێبخانە پڕا کتێبخانەی ئەلکترۆنی هەیە کتێبخانی بازاڕ هەیە بەڵام بەداخەوە خوێنەرکەمە ئەخیری قسەکانی کاکامەران کە ئەو داتانی کەوتی بەڕاستی داتای مەترسیدارە واقعی کۆمەڵگەی ئێمە پەیوەندی بەم جنێەوە هەیە کە باسیەکەی زین چیە خەڵکە تا لە شتی باش دوورکەوێتەوە لە شتی خراپ نزیکەوێتەوە ئەگەر خوێندنەوە بە شتێکی باش دابنین و جنێودان بە شتێکی خراپ کە تۆ لە خوێندنەوە دوورکەوتیتەوە لە جنێودان نزیگەبییتەوە بۆ نمونە یان لانیکەم فێری شت نابی فێری شتی نموزەجی باڵا نابی لە جیاتوی سەرسان بی بۆ کەڵەن و سەرانی کامران ئاماژەی پێدا هی سەرسامەبی بەم بەناو کە ساڵتۆقیوانی ئەم سەردەمە مەسەلەن ئەمە کێشەکە یعنی تەسیل لە ڕوئیا و دنیابینی ئینسانەکە ئەم دوو ئەگاتە ئەوەی کە سەجدیەکان ئەوە تا ساکا کامەرانە لە تااقەتم چۆ لە نووسین کەی شڵا تااقەتی ناچێ و ناشتوانێت تااقەتی چێچکە بەرپرسیارەتیت لەسرە گەیشتۆتە ئەوەی بۆیە کە سەجدیەکانمان دوورکەوتونەتەوە بەتەکی دوای ینی من بۆ خۆم بۆم بەرنامەی خۆم بەشێکی زۆر لەو نووسرە گەورانی کە باسیەکەی هاوڕێی خۆمن یعنی 2 سەعات دانیشێت لە ماڵەوە دانیشن قسەم بۆ کات بەڵام کاتێک کاڵی بەرناماڵی چێژێم ناتوانێت خەڵک تااقەتی نەماوە بەجددی واقعەوە واقع حتا بۆ نووسینیش حتا بۆ مەسەرەن نێسان بەش بە حاڵی خۆم 4 ساڵ هەروازم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی شێنە جارانە کاونتێکمە بوو کۆمەڵێشتممە نووسیشتم بڵاوە کە دەوشتەوە ئێستا ئینسان وەڕست بۆ لەوش بەڕاستی ینی بەداخەو ناڵێم کۆی قیەمی کۆمەڵگەش بوون تۆزە حەماس گرتمی بەس بەڕاستی من زۆر جار بیرەکەمەوە ئەڵم ئەم نووسرە گەورانی کورد و ئەم شاعرە گەورانی کورد ینی بەداوای لێبوردن و حرمەتێکی زۆرەوە هاوڵاتی کورد لەمانە بێمنەتە ینی من 12 ساڵ لە دەستگایکی گەورەترین دەستگای یەشێک لە گەورەترین دەستگای چاپی وڵاتاییشم کردووە 25 کتێبمەیە من ئەڵم خەڵک بێمنەتە لە گۆران ینی بێمنەتە لە سالەم کاکە نزیکترین نمونە ڕەنگە 100 ساڵی تر کورد پیاوێکی و دکتۆر کەمال مەزەر
من کە ڕەفیقم بوو لەم هەولێرا ژیا و نزیک بووە ماڵیان و شەوانە سەردانم کردو لەگەڵ یا بووم و ئاگام لە نووسینی بۆ ئاگام لە بیرکردنەوەی بوو کاکە ئەم پیاوە مرد یعنی ژمارەی کەم خەڵکی لەگەڵا بوو یەک بەرپرسی کورد لە سلێمانی لە مەراسیمەکەی ئامادە نەبوو ینی بەڕاستی کە ئەمە وەکوشتی ڕۆتینە دانا کەمال مەزەر هەر گەورەیە باشە هاوڵاتی کورد بەرامبەر کەمال مەزەر و ئەم پیاوە گەورانە بێ من نەدیبێ ئاخر من چیم کردووە ینی بۆ چیە بنووسم بۆ چێ بیری بکەمەوە ینی وای لاتوە خەموو نیگەرانەکانی خۆمانە بێ بە هاوڵاتیان بڕژین کە لە کاتێکە ئەبێ بە بەرپرسەکانی ئەم وڵاتە بڕژین بەوانەی ئەم ڕۆژەیان دروست کرد ئامادەنین چاشی بکەن ئامادەنین گۆڕانکاریەک بکەن ئامادەنین تۆزێک دادپەروەری دروستکەن بۆیە بەڕاستی ئەگەر لەسەر ئەم ڕیتمە بەردەوام بین ومێدی چاکبوون زۆر کەمە بەڵام ئەگەر بتوانین بڕیاری گۆڕانکاری بین بڕیاری چاکبوون بین بەڕاستی هیچ کاتێک درەنگ نییە هیچ کاتێک درەنگ نییە بەڵام پێم وا بێ کاکەمەرانە بێ ئێمە دەستکەین بە پرۆسی مرۆڤسازی ئەبێ ئیش لەسەر بنیاد نانی ئینسان بکەین من دەمێکە و کێشەیم لەگەڵ ئەو مستەلاحە هەیە یعنی ئێمە جادەمان دروست کردووە بینای بەرز و تەلار و کۆشی بەرزمان بنیاد ناوە بەڵام ئینسان بنیادکردن هێشتا بەڕێی من دەستی پێ نەکردووە لە کوردستان لە خۆناغێکان هێشتا دەستی پێ نەکردووە هەموویمان لەژێر کاریگەری کۆمەڵێ هەندێک خوڕافات هەندێک کولتور هەندێک دابوونەرید هەندێک ئاسی وشیاری نزمی دایکان و باوکان بە شێرە دایکان و باوکانمان ئیتر قەدەر خۆمان زروف دنیا بینی خۆمان گەڕان خوێندنەوە شتێکمان بەرهەمهێناوە بۆ خۆمان بەڵام بە مؤسساتی مرۆڤ دروست نەکراوە لە وڵاتەیە بەچی دروست سەناعی ئینسان کاکە هەر چۆن تۆ ئێستا مێزە دروستەکەی ئینسانی ژاواتوانی دروستکەی ئینسان دروستکردن پرۆسەیەکی درێژخایەنە پرۆسەی لە دایک و باوکێکی وشیارەوە ئەبێت تۆ جارێ مناڵێک بەرهەمبێنی کە دایک و باوکێکی ناوشار بۆ کارەساتەکە دێوە دەست پێەکە دایک و باوکێمە چەنە وشیارن ئایا تەکوینی خێزان چەنە تەکوینێکی دروستە لە کوردستان پێکێنانی خێزان چەنە دروستە کە تۆ دایک و باوکێکی وشار زانیان بۆچی خێزان پێگەێنن ئەرزانن بۆچی مناڵ دروستکەن کە مناڵیشیان دروست کرد ئەڵبەتە بێ بە کۆمەڵێ ڕێسا و یاسای خۆی مناڵ پەروەردەکات دوجار تەسلیمی شەیەکەی تەسلیمی دەوڵەتیەکەی لە ڕێی پرۆسە دامەزراوە پەروەردەیەکان و قوتابخانە هەر لە باخچەی مناڵانەوە بیگرێت تاکو تا دوا خۆناغی زانکۆ ئەویشە بێت جیاواز بێ لەمەی ئێستا کە هەمانە بەڕاستی ئەمەی کە هەمانە ناڵین هیچ نییە باشە هەنگاوی باشراوە بەرهەمی باشمان هەیە بەڵام دوجار هێشتا کە لێنمان ماوە کە پڕیکەینەوە مەسەرەن لە ناو زانکۆکانی ئەم بەڕێزانەیە باشە ئێوە گەری شێکتان گرفتێکی عاتفیتان ببێت ئەگەرەوەی شێکتان گرفتێکی دەرونیتان ببێ ئەگەری شێکتان گرفتێکی خێزانیتان هەبێ هیچ مؤسسەیەکەیە لە ناو زانکۆکەی ئێوە بچن لە دەرگاکەی بن نە ژوورەکەی بن بڵێ من کێشەیەک مێ وەڕی گوێم لێ بگرە نەخێر هەموویانە کەواتە ئەمەی چێک لە کلێنەکان کە هەیە لە وەزارەتی خوێندنی ناچار کابرا گەر خەمێکیە بێت بەجنێو دەبێت بێت نەخێر لێ بابەت لێبێ بە گری دەرونی لێبێ بە نەخۆشی دەرونی لێبێ چکۆیتر هەسەکە کەسێکنی گوێی لێ بگرێ بۆ نمونە ڕەنگە پێی خۆش نەبێ بچێت لە دەرگای سپۆرێکی دەرونی دکتۆریکی دەرونی با لە عایدەکە بەڵام خۆ ئەگەر لە مؤسسەکەی خۆیە بەشێکە بێ ژوورێکە بێ ڕێنماییکاریی دەرونی تا بێ دەروونناسیشی تیاابێ سەری چەند هەنگاوێکی چەند ئاسانی ئەمە لەمەوە ئەکرێ ئێمە بۆ یاڵم پرۆسی مرۆڤسازی پرۆسێکی درێژخایەنە هەموو ئەڵلقەکان بێکەوە بەسراون تا دوجار مرۆڤێکی تەندروست بیر دروست کاکە تۆ سێریکە کە ئەڵین تەندروست ئێسا کام تاشی کوردم پێی ئەڵی دنیای گرفتی سەحی نەبێت هەمووی پشتێشەی لەگەڵە هەموو کێشەی دانی هەیە هەموو کێشەی مەعیدەی هەیە هەموو کێشەی سەرێشەیە هەموو کێشەی بۆ هەر لە مناڵی و فێر نەکراوین چۆن پرۆسێکی چۆن تەندروستی خۆمان ڕابگرین گەورە ئەبین بەرنامەی ڕابردووم لەسەر خواردنی شەوان بوون بە کولتوری خواردنی شەوان بوو بڕاتە بەیەک دنیا ڕەخنە و جنیوم لێ کابراێکەڵە شێر باشە ئەڵێن مۆزۆ بڕاوە لە کوردستانە تۆ باسی نانخواردنی شەوان نانخواردنی شەوانە بەیانی جنێوت پێ نانخواردنی شەوانە تۆ ماعیدە و ترشاوە بەیانیان هەڵەسی لە خەو لە هەر ئیشێکابی بە مەزاجێکی خراپەوە تەعامولەکەی ئەو برایی دەنگەکەمان بێتەوە ئێستا ئەمە خزمەتە دەمێکە ئاتەوێ قسە بکەی جان دکتۆر جان وەڵام من یەک ملاحەزە بەم پێشەوەی ئایبۆنە کاک دکتۆر باسی کتێبخانەی ماڵەکانی کرد ڕاستە هەندێک ماڵ هەیە ڕەنگە ئێمە دایک و باوکیشمان نەخوێنەوار بوو بێت و بەڵام مناڵەکانی ئێمە لە مناڵی و چوونە ناو کتێبەوەن ئەزانی ئێستا کاک دکتۆر ئێمە لە قۆناغێک کە خوێندومانە ینی کە خوێندومانە کە لە قوتابخانەی بڵێن ناوەندیۆ چوونێتە سەرترەوە هەموو نیگەرانیانی کەیسا لە سوۆشال میدیا بوو ئێمە جیلێک بووین نەوەیەک بووین بە کتێب ینی بەڕاستیەوەمان چوونە ناو دنیای کتێبەوە چوونە ناو دنیای هونەرەوە ئەدەبەوە بەشێک لەو نیگەرانیانەمان ئەوە بوو بەڵام من نیگەرانیم لەوەیە 70 ساڵ لەمە پێش زیاتر لە 70 ساڵ لەمە پێش
لە شارێکی وەکو سلێمانیە کە دانیشتوانەکەی 50,000 کەس بووە کتێبخانەیەکە بوو پاش 70 ساڵ سلێمانی هەمان کتێبخانی تایە یعنی خەڵکەکەی ئەگەر بە پوینت حسابکەی لە 800 زیاد بووە بەڵام یەک کتێبخانی تایە ئەزانی ئەو زانکۆیی کە من تیاما خوێندووە بە نیگەرانێکی قوڵەوە 4 ساڵ لەو زانکۆیە بووم باوەڕکە یەک جار خۆم چوومەتە زانکۆ بۆ یەک کەسیتیانە بوو ئەوەی کە لە کتێبخانەی زانکۆیە بووە ئەو فەرمانبەرە وتوتی مامۆستا خەڵکیت وازام خەڵک ڕێلێت کەس نهاتو کتێبێک بەرێ بۆ سەر چاوە ئەخر ئەمە کارەساتە لە وڵاتان زانکۆکان گۆڕانکاری گەورە دروستەکان زانکۆکان ئەبن بە منبعی بەڵام ئێستا وەکو شتەکانی تر کە جەناب ئاماژە پێ هەمووی بوو بە ڕەهەندێکی بزنس و پارەپیاکردن ڕێگە ناگیری لەوەی کە بزنس بکرێ بەڵام ئەبێ وەکو جەنابیش فەرمە مرۆڤسازی تیا بکرێت دەستەکانی خۆش زۆر دەمێک کاتوێ قسە بکەی جان زۆر دەمێکە دەمەوێت بەس شتێک بڵێم بەوەی کە ئەو دوو بەڕێزە و جەنابش و بینەرەکانمان پێ ئاشنابن لە بینێکە بەس ملاحەزەم کردیە زیاتر فۆکسەکە لە سەروەیە کە کتێب خوێندنەوە بۆی کە ئاستی ڕۆشنبیریمان بەرەو پێشەوە بە باشە یەک پرسیار ئایا ئەو کەسێک کە خوێندەواری نییە یعنی ئەو نازانی بخوێنتەوە چۆن بتوانین شێوازی قسەکردنەکەی و شێوازی ئوسلوبی هەڵسوکەوتەکەی بگۆڕین لە شێوازێک کە جنێو دەدا لە بۆ شێوازێک کە شێوازی دەربڕینی قسەکانی جوانبی خۆ خوێندەوارینی ئەو کەسە لۆ ئیلا بە کتێب با لە ڕێی تیڤەکانەوە کە ناوبڕەکە دەدرێبەوەی کە بزنسی پێدەکرێت ئەو ناوبڕە بە شێوازی تەمسیلێکی جوان بکرێت بۆی کە ئەو کەسە فێری شێوازی دەڕڕنێکی جوان بکاتن من ناحەقی ئەو کەسە ناگرم کە نەخوێندەوارە و بڵێم ئیلا ئەو کەسە جنێو فرۆشە یان جنێو دەرە ڕەنگەش ژینگەکەی و ئەو کۆمەڵگەی کە لە ناویتی هەر لە ناو شاری هەولێر منتیقەیەکی شعبی لەگەڵ منتیقەیەکی ئاسی ڕۆشنبیری شێوازی قسەکردنەکەی فەرق دەکاتن ئێ باشە ئەو کەسە نەخوێندەوارە بە ڕێی کتێب ناتوانێت ئاسی ڕۆشنبیریەکەی بەرەو پێش بە ڕێکارەکەیت کە چییە کە نات هەر کەسە ئەوها بمینێتەوە هەر بنزین فرۆشی بمینێتەوە کاتە چارەسەری کێشەکە نەکرا قسەی لێ بکەم جان بۆ تۆ پێ دوایە ئەوەی لە کۆمەڵگەی کوردیا جوێنەیە کەسی نەخوێنەوارە یان من بەپێچوانەوە من پێم وایە زانکۆکانی تەواو کرد و هەندێکیان لە وڵاتە پێشکەوت و ئەوروپیەکانی شاژین ئەوانەی کە جوێنیان ئەوانە نین نەخوێنەوارن بە پێچەوانەوە ئەوانەی نەخوێنەوارن خەڵکی هەندێک جار سادە و ساکار و ڕەنگە لە دڵپاکی خۆی قسەیە بکات خۆی مامۆستا کامەران ئەو قسەیە زۆر ڕاستە من خۆم داکی خۆم مامۆستا بوو ئەوەندە قسەی بە مامۆستا یعنی لەسەر مامۆستا کرا من بە شانازیەوە شانازی بە هەر مامۆستایەک دەکەم کە یەک پیتی لێ فێر بووم بەڵام ئەوە ناگاتەوەی کە ئەو کەسەی کە نەخوێندەوارە بڵێم جنێ فرۆشە من لە سەرتاوە قسەکەەوە بەڵێ ئەمیش بەداخەوە ئەو خەڵکانی کە ئێمە پیانەڵی نوخبە ئەو خەڵکانی کە بڕوانامەی گەورە گەوریان لە ئەوروپا هێناوەتەوە ئەو خەڵکانی کە دکتۆرا و ماچسەر و PhD و تازانم تا ئەوانی تری هەیە جنێ و فرۆشەکان بەداخەوە بە چوارچێوەیەکی ئەکادمی یعنی زۆنێکیان بۆ خۆیان دروست کردووە ئەوانە جنێ و فرۆشن نوخبەکان جنێ و فرۆشن لەگەڵ ڕێزمە لەگەڵ ئەو پەری ڕێزمە یعنی ئێمە چەند بەرنامەی پێش ئێستا باسیەوەمان کرد دکتۆر 5 نووسەر نییە قسەیانە ببێکەوە 5 مامۆستای زانکۆ نییە نووسیانە ببێکەوە 5 هونەرمەند نییە قسەیان هەبێ بێکەوە 5 شاعیر نییە قسەی هەبێ بێکەوە غیرە لە یەکەکە هەمووی یعنی 5 مۆسیقی نییە قسەی هەبێ بێکەوە ینی بابەتەکە بەداخەوە لە دنیای ئەمانە گۆڕانکاری کۆمەڵایەتی دروست دەکەن ئەمانە ئەبن بەسەر چاوەی پێکەوە ژیان و خۆشەویستی ئەمە دەیان جار مبادرەمان کردووە کە دوو گۆرانی بێژ کۆنسرتی چیان بۆ دروستکەین لە ڕابردووە کە ئیشی هونەریمان کردووە بە ئێستاشەوە یعنی سیرەکەی دوو هونەرمەندەکە حازرە ئەم مۆسیقی قسەی لەگەڵ ئەو مۆسیقینە ئەم گۆرانی بێژەڵێ ئەو نابێ شکل و کولتور یعنی بەداخەوە لە دنیای ئەمانە پێشڕەوی گۆڕانکاری و گۆڕانکاری کللتورین بابزان مامۆساڵێکی ببوورە باکات بۆ هەموویە بێ بۆ ئەو چاکەت لە حەزی هەندێشتی بەسیید ئەچیتە لای سەرتاشێک دەلاشێک لە کوردستان یەکەم قسە کە پێ دەڵێ ئەڵێەوە کێ سەری بۆ سەقەت کرد و جارێ زەمی دەلاکەکەی پێشترەکە ئەچیتە لای خەیات ئەوە کی ئەمجل خراپەی بۆ دروی ئەچیتە لای کڕیاری کاڵایەک ئەمە لە شوێ کڕێەوە عادیە بە لە شوێ کڕێتە یەکسەر هەمووی زەمی ئەویترەکە بەس بۆی بڵێ بەس من خۆم یا بەس من باشم بەس من ڕاستم لەگەڵ تا بەداخەوە بەشێکە ئەوەش دیویش تاریشی کولتوریە بەداخەوە جان کوا مایکەکە چێ بوو قوربان دەمێکە دەسە هەڵبڕیۆ با لە خزمەت تابین بەس یەک تۆز کورتی کەنەوە لەبەرەوەی لە دووەم سەعاتی بەرنامەکەمان من خوێنکار ئیسماعیل بیستون لە بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان دیبلۆماسی لە زانکۆی لوبنانی فەڕەنسی دەمەوێت چەند نقطەیەکم هەیە دەمەوێت شتەکان بە کورتی و بە پوختی باز بکرێتن
دەمێ باسییان بکەم لە نمونەیەکی کە بە خۆت باست کرد گوتت مامۆستا کامرانش باسی کە ئەو ئەستێرانەی کە هەن کاتین تێدەگەی ئەو ئەستێرانەی کە هەن کاتین ئایا ئەو ئەستێرانە لەو ماوە کاتیەی چ گۆڕانکاریەکی دروست دەکەن ئایا زیانی دەبێت لە بۆ ئەوانە مەسەن ئەو بینەرانەی کە هەیتیان کەسانی کە لە چاردەوریتی و نمون باسی شتریش کە دەمێ بیکەم لە ڕووی زانستیەوە لە ڕووی مرۆڤاتیەوە ینی ئەو جنێودانەیە لە بنچینەکەیەوە ڕا دەگەڕێتەوە بۆ خێزانەکەی باش بەڕای من دەستخۆش ئەو ئەستێرانە کاریگەریانە بێت مامۆسا بۆ تێکدان بەڵێ بۆ تێکدانی بەها بۆ تێکدانی دەرونی مرۆڤ بۆ شێواندنی ژینگەی ئەلکترۆنی ناوماڵەکان کە خەڵک تەماشایانەکە بەڵێ کاریگەری خراپیەیە و فعلەن بۆیان هەیە تەسیر لە دروستکردنی ئاراستەی دەرونی ئینسانیش بەرامبەر هەندێک دیاردە هەندێک کەسایەتی هەندێک لایەن هەندێک بۆش بکەن بەڕاستی بە موقت بە کاتی کاریگەریان هەیە بۆیە بە دڵنیاییەوە بۆ ئەم کۆناغی ئێستای کۆمەڵگەی ئێمە کاریگەری ئەو کاریگەرە سلبیانەی ئەوان زیاتر لە کاریگەری ئیجابی نخبە چاکەکەی کۆمەڵگە ینی لە خەڵکە چاکەخوازەکە بەداخۆ بە ئیش لەسەر ئەوە بکەین کە دەنگی ئێوەمانان جددیتر بێ جانەکەم با مایکەکەت بۆ بێ جان کاک دەروون پێم خۆش بوو بزانم هۆکار چییە ئەو جنێو فرۆشانە پێیان دەکرا و هەموو کۆمەڵە خەڵکە لە دەوری خۆیان کۆ بکەنەوە و جەنابی شت وەک توێژەرێک نووسەرێک مامۆستایەکی زانکۆ ناتوانانی ئەو خەرکە لە دەوری خۆت کۆ بکەوە بەخوا ڕاستەکەی خۆی ئەوە باسمان کرد بەڵام ئەوە ڕەنگە 100 وەرکشۆپی بێ تا بگەینە ئەو تەحلیلە دروستەی کە ئەمە بۆ وایە قسەکەی جەنابەت زۆر تاوە ئێمە بە یەک تیمی گەورە و گرانەوە توخوا بە ڕاشکا و قسەیە بکەم دکتۆر یعنی بە تیمێکی گەورەی گرانەوە هەموو هەفتەیەک نزیکی 30 کەس مەشغوڵە بین بە دروستکردنی بەرنمەیەکەوە کە لە ئاستی بینینی ئێوەمانان و بینەرا بێت و بتوانین بە ڕاشکاوی لەسەر دیاردەیە قسە بکەین سەیرەکەیت بابا زۆر ڕاستگۆبی ئەین سەیرەکەیت کە بەرنمەکە پێشکەش شەکرێت ڤیۆری لە سوۆسیال میدیا باسی میدیا ناکەم خۆشبەختانە لە تەلەڤیزۆن ئەنوا و ئەشکال لە جیلەکان سیرمانەکەن بەڵام لە سوۆسیال میدیا با بڵین بەکارهێنەری سوۆسیال میدیا سیرەکەی بۆ نمونە ئەگەر 5,000 کە سەیری بەرنمەکەی من بکات لە عینی کات یەکێک لەو جنێو فرۆشانە یەکێک لەو مهڕیجانە لایڤێکی هەبێت 20,000 کە سەیری ئەوەکات کە هەر مۆبایلەکەی خۆی دانێ و جنێوەیە تۆش بەڵام ئەمە بای ئەوە نییە نە خوێنکاری جددی و بە ئەزمون یۆک و ئێوەمانان پشتان سار بێتەوە نە ئێمەش پشتمان سار بێتەوە شەپۆلی نەخوێنەواری شەپۆلێکە کە هەمیشە بەهێزترە لە شەپۆلە جددیەکە چکە ئاسان خەڵکە توانێ مەلیتیا بکە بەڵام ئەم شەپۆلە جددی کە ئێمامانەیە گۆڕانکاری تیا دروستکەین قورسە ماندوومانەکە هیلاکمانەکە ناتوانین وەکو دڵشکاومانەکە بێزارمانەکە بێ ئەمەلمانەکات ئەوە تا دوای 25 کتێبەڵە تااقەتم نییە بنووسم بەڵام لە ڕۆحیا هەر پاڵنەرێکەیە هەر بەردەوامە ڕۆژێجێت بە دڵنیاییەوە ئەو خەڵکانە بکەین بەڕابردوو ئیشی هەمومانە ئێمە باسی دەوڵەتداریەکەین ئێمە باسی کوردستانەکەین ئێمە باسی چاکسازی و گۆڕانکاری کۆمەڵایەتیەکەین ئەمە قورسە لە بڕۆی کە ئێمە بەڕاستی بە نەهامەتی ئاگەیشتوینێتە ئێرە ڕابردووی هەر یەکێکمان ئەگەر بکۆڵیتەوە شەهید برینار نازانم جەرگ سووتان دایکێک و باوکێکی داما و کە جەرجی سووتاوە و کە 1000 ملیۆنێک خەم لە مێشکایەتی لەکوێ ئەتوانێت تربێتێکی باشی مناڵەکەی بۆ ئاگەی لەوە بێ مناڵەکە چێڵێ بەڵام ئەمە ئەرچی هەمومانە کە دەستی پێ بکەین ئەرچی دکتۆرە ئەرچی مامۆسایە ئەرچی جەنابتانە ینی بەڕاستی ئێوەمانان ئێستا من ئەگەر پرسیار لە خۆم بکەم یەکێک لەو خاڵا گەشتبینیانم ئەوەیە کە خانمێ گاتووە لەسەر ئازاری وڵاتەکەی قساکە خانمێکی تراتوە لەسەر ئازاری وڵاتەکە خانمێک کاتۆ خۆی قوربانی ئەوێ قسە بکات و قوربانی هاوشێوەی لێ نەکرێتەوە 10 ساڵ پێش ئێستا ئەگەر قوربانیی وا قسەی بکردایە دنیایەک دەمی لێکرایەوە بەڕاست لەبەرەوە ئەبێ دەستی پێ بکەین ئەو شەپۆلی کە شەپۆلی نەزانیە هەموو کەسێک دەتوانێت مەلیتیا بکە ئەو ڤیۆیە کە تۆ باسیەکەیت ئەوەیە کە من باسی بەرنمەکەی خۆمانەکەم ینی مردوین خۆتان نەزان تا بەرنمەیەک دروستەکەی باشە ئەمە منەت نییە ئەرچی خۆمانە بەڵام کە سەیرەکەی 5,000 کە سەیری تۆکە کابرا لایڤێکی کردۆ تۆ جنێوایە بە خوشک و دایکی خەڵک 25,000 کە سەیرەکە بەڵام ئەمە نابێ بمانوەستین ئەگەر بوەستین 25,000ەکەی بێ بە 50,000 ئێمە هیچ نابێت ئەگەر وەڵامێکتە بێت چکە بەڕاستی ئەو پرسیارە هەمومان بۆ ئەم خۆناغا زادەی
ئاستی وشیاری کۆمەڵگەیە بەڕاستی کە ئەوانە بەڕەواشترن لە خەڵکە ئەگە بەراوردیان بکەی بە خەڵکە نووسەر و نخبە چاکەکەی کۆمەڵگا خەڵک ئەوەیە بێت دیارە ئیتر ئەم قۆناغی ئێستا قۆناغیی ڕاگوزەریە کە کۆمەڵگەی کوردستان پیاتی ئەپەڕێ ئەمە خواستی کۆمەڵگەیە بەداخەوە جوابێکم بەرەوە بۆ ئەو چکە مەبەستمە ئەو قسەیە مەرج نییە یعنی لە مامۆساژ لە سەرەتای بەرنامەکە و کاک دەروونی جەرباسی کرد مەرج نییە گۆڕانکاریەکان زۆری نەبی کات هەروە بوو ینی هەمیشە نوخبەیەک دەستەبژێری کەم سەرچاوە و ینی بنەمای سەرێکی ئەو گۆڕانکاریە من خۆم ڕەنگە لەوەی کاک دەروونە تۆزێک ڕئیم پێچەوانە بێت یا جیاواز بێت من ئیشکالم نییە 5,000 کەس سەری کات وعی لێ وەرگێ باشتر لەوەی 100,000 کەس سەری کاوجی سفادێکی نێبێ ئێمە هەمومان ڕەنگە پەیجمانە بێ لە کاونتمانە بێ لە تۆڕە کۆمەڵاتەکان زۆر جا پرسیارەکە ئەو فلانکەس ئەوەنە هەزار لایکیە فلانکەس ئەوەنە کۆمنتیە ینی من هینم لێت بەڕاستی هەندێک جار پێکەنینم ینی ئەو هیچ نییە ئەمە شتێکی کاتیم شتی ئەلیکترۆنی و ئەڕوات لە بەرنمەکە زۆر قسەم لەسەرەوە کرد نامێت دووباری کەم و بەڕاستی کە ئەمانە شتی کاتی و ڕاگوزەرین تەواوە بێ ئێوە بێ دووربینتر بن ئەو یاسانی کە ئێوە ئەی خوێنن ئایازان ئەو یاسانی کە لە زانکۆ ئەی خوێن بەشیان 200 ساڵ 300 ساڵ لەمە پێشدانراوە ئەمێنێتەوە بەڵام شتیش هەیە بەعز دنیای یاسای دانا لە وڵاتە کە خۆی ڕۆی یاساکانیشی ڕۆی بۆ ئەدەبیاتیش ڕاستە بۆ شیعریش باش ڕاستە بۆ هونەریش ڕاستە بۆ مێژوش ڕاستە بۆ هەموو شتەکانی تر ڕاستە چەند شێعر هەیە هینی نالیە و 120 سال لەمە بەش ماوەتەوە بەڵام من قەت نیگەران بەشێکی زۆر ینی بەشێکی زۆر لە ئێمە باسی قسە خۆشەکانی شارمان کرد ینی سلەیمانی تۆزێک مەشهورە بۆ شتە ینی دەیان قسە خۆشی گەوری شاری سلەیمانیە تا ئێستاش جیل بە جیل باسیەکە کە نە یوتیوبی هەبووە نە سۆشیال میدیای هەبووە نە فەیسبووکی هەبووە کاسێتەکەی بەدزیەوە برادێکی ڕیکۆردی کردووە 100,000 نسخەی لێ فرۆشتەوە یا ینی حەسەن زیرەک خۆ چەناڵی یوتیوبی نەبووە حەسەن زیرە خۆ ئەنستاگرام و فەیسبوک و ڤێریفای و نازانم چی نەبووە بەڵام کاممان هەیە لە دانیشتنیەکە ئەگەر 6 گۆرانی بوو ترێدانێکی حەسەن زیرەک نەبێ بەڕاستی لەبەرەوە شەپۆلی ئێمەمانان شەپۆلی و ئەقڵی کامانەی گۆڕانکاری دروستکەین ئەبێ بەهێزتر بین لەو شەپۆلی کە بەداخەوە وەکو دکتۆر وتی کە خواستی کۆمەڵگەیە ساتیامەلاکات ڕۆژێجێت ئەبێت بە ڕۆژی ئێوەمانان ئەبێت بۆ ڕۆژەی کەیتر هەمومان شانازی بکەین بۆی کە بەداخەوە ئێستا سۆشیال میدیای کوردی وای لاتۆ تۆ ڕوو نایەگەر لەگەر ڕەفیقێکی بیانی تابی ڕوود نایست ینی بەڕاستی نازانی چی فشانێ جان چەندمان ماوە کۆنتترۆل 4 دقەمان ماوە لە 2 ساعاتین 2 ساعتە لەسەر جنێ و قساکەین بەڵام هەست دەکەم هەندێک گۆڕانکاری هەیە بەڕاستی هەندێک گۆڕانکاری هەیە کە گۆڕانکاریەک نییە بەدا تا دیار بێ مەسەلەن کۆمەڵی خەڵکەڵێ ئەم جادەیە قیر نەکراوە کە بانی جادەکە قیرەکرێت کامێرایەکە چێتە سەریڵێ ئەو چاکراوە بەڵام ئەم گۆڕانکاریانە پێم وایە گۆڕانکارین لە ئیشکردنە لە ئینسانە بەڕاستی و ئەم گۆڕانکاریانە ژەگەر کە دروست بێ دیار نییە بەڵام دڵنیام ئەنجامی قسەکەی ئێوەمانان و بەشداری ئێوەمانان وای کردووە کە هەنگاوەکە تۆزێ سەریعکەین بەرەو ئەوەی کەیتر چۆن سەیری جنێوکەین چۆن مامەڵە لەگەڵ جنێ و فرۆشەکان بۆم بکەی بە دوا قسە و باش دوا قسە ئەڵم باسی لە ئاخری بەرنامەکە باسی حەسەن زیرەشی کرد زانی من لەوە بیرم کردەوە هیچ داهێنەر و کەسایەتێکی گەورەی ئێمە نەبوو لە هەموو وڵاتانی ژەروا بوو نەک لای ئێمە یعنی بەر شمشێری نارەکانی نەکەوت بێت ئەزانی حەسەن زیرەک یەکێکە لەو هونەرمەندە هەرە گەورانی کورد کە حەزیشی لە دەنگی نەبێت ناتوانین ڕەتی کەیت وەکو هونەر بەڵام ئەزانی کەم کەسێ ناڵم هیچ کەسی بەس کەم کەسێ بەقەو حەسەن زیرە قسەی پێوترا بێت هەمەی ماملێ خۆی پیاوێک بۆ کە زۆر کەم عیلاقاتی ئیجتیماعی بۆ زۆر قسەی پێوتراوە کە نزیکە لێمانەوە ینی هەموو داهێنەرەکانی تریشمان باسی ئەمانەی باشووریشم کردن و سەرەکان بۆیە من ئەمێ کۆتایی قسەکەم ئەوە بێت من زۆر ئەو دیدە تاریک و ڕەشەم نییە بەرامبەر جوێن بۆیە من هەستەکەم ڕاستە ڕەنگە نیگەرانمان کا ڕەنگە بینارمان کا بەڵام بینارکردنەی کاتیە مرۆڤ ناوەسێ بە جوێن مرۆڤ ناوەسێت یعنی ناڕوخێ بە جوێن منە و خانمەش کە باسی خۆی کرد ئەبێ زۆر لەوە بەهێستر بێ کە تەشیرێکی پێکراوە بۆیە کە تۆ بیرەکەی تۆ من 50 ساڵی تریش تەمەنم بێت 50 کتێبی تریش بنووسم نیوەی حەسەن زیرەک مەشهور نابم نیوەی هێمنی موکریانی مەشهور نابم نیوەی هەژار موکریانی مەشهور نابم بەڵام چی شتێک لای ئێوە ناخۆشە و ناشیرینە و ئازنزمە بم مرۆڤانە وتراوە هیچ شتێکم نییە و هیوای سەرکەوتن و هیوادارم ڕۆژێک بێت یعنی دڵنیاشم ئەو ڕۆژەیەت کە ئەم دیاردانە وەکو دیاردێکی ڕابردوو باس بکەیت
و هەتا مرۆڤایەتیش تەکید لەو قسە ئەەکەم و هەتا مرۆڤایەتی ما بێت هەتا مرۆڤ ما بێت هیچ کەسێک ناتوانێت دیاردەی جوێن بنە بڕکات بەڵام ئەتوانی کەم بکرێتەوە ئەتوانێت بە یاسایی بکرێت دەسەکانە خۆش وەڵام هەر داوا لەم گەنجە خۆشەویستانە و لە ڕێی ئەم بەرنمێشەوە لە بینەرانی خۆشەویستەکەم هەرگیز سەرساممە بن بە کەسانی جنێوفرۆش بە تایبەتی ئەوانەی کە بە بەرنامە کار لەسەر جنێوفرۆشتن و بڵاوکردنەوەی تەشیر و ناوزڕاندن و ئەوانە ئەدەن کەمتر هاوڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان بن زیاتر خۆشەویستی و ئاشنایەتیتان لەگە کتێبە هەبێ بەڕاستی خۆتان بە چالاکی جۆرا و جۆری بە خەڵکەوە سەرقاڵ بکەن و خێزانیش زۆر گرنگە کە دایک و باوک خۆیان سیمبۆلی جنێوفرۆشتن نەبن کاتی کێشیان نەبێت لە بەرچاوی مناڵەکانیانە جنێو بەیەکتر بن و سوکاتی بەیەکترکەن ئۆتۆماتیکە مناڵانە وەریەکردن بە ئاسانی دوجاریش وەکو کاکامەران لەگەڵ ئەم خاڵیانە زۆر کۆکەم ئەوەندەش بە تایبەتی ئەو جنێوانی کە لە بواری کەیفخۆشی و نزیکی و ئەوە دۆستایەتیەوە هەیە ئەوە ناکرێت ئێمە نیگەران بکە بۆ ئەندازەی کە هەست بکەین بریندارەکرین زامدارەکرین خۆ ئەگەر بەکارنەیە هەر نهائیان ئەوە زۆر باشتر بەس وەکو کاکامەرانوتی بنەبەر نابێت لە کولتوری کۆمەلگایەوە بەرداوامیشە بێ ئەمە لە مێژووی مرۆڤایەتیە دەسەکانتان خۆش زۆر خۆشحاڵ بووم دەسی ئەوەش خۆش نمونەی بەشداریکردنی کۆمەڵی خوێنکاری جددی بوون کە قسەی زۆر باشتان کرد کە ئێمە تانوالێ کرد بەرنمەکە بۆ دوو کاتژمێر بیکەین بە دوو بەرنامە درێژکەینەوە جەنابەت قسەیەکی کوردیت کردوینش بۆ قسەیە کۆتایی بە بەرنمەکەیانم ینی کورد دەڵێ شوێنی فیشک چاگە بێتەوە بەڵام شوێنی قسە چا نابێتەوە ئێمە ئەمانەوێت کە نەفیشک بێڵین و نەقسی ڕقیش بێڵین هیوادارم شتێکمان کردبێ باش